عزیزان کاکووریا ئەڵێ ئەفغانیەکانیش توانیویانە لە ڕێی خۆیانەوە لە ڕێی سینەما خۆیان دەرخەن. دڵنیا دەکەم ڕاستەکەیت حتا بەشێک لە مەخبل بافش فیلمێکی لەسەر ئەوان هەیە هەرامان شێوە توانیوێتی بەشێک لە مێنەتەکانی ئەوان دەرخەن. بەڵام ئازیز ئێمە چیمان توانی؟ ئێمە فیلمەکانمان ئەیبینیت زۆربەی ئەوانەیە چێتە ناو فستیڤاڵەکانەوە سێریان کەن هەرچەنە بۆشتان نایەنن، یعنی خۆیان بەوەش نازانن کە فیلمێک ئەو هەموو پارەیە حکومەتی هەرێمی تایە نایهێنن هەفتەیەک دوو هەفتە لە ناو تەلەڤیزیۆنەکانی نیشانی بن. یعنی فیلمێکە کە تۆ بیسازێنی بەرهەمێکی هونەری کە بیسازێنی خۆی بەرهەمی هونەری سازاندنی بەرهەمی هونەری مەبەز لێ ناساندن مەبەز لێ کردنی بە ئامرازێکی دەربڕین و باسکردنی دەوروبەرەکەی خۆی. بەڵام لە کوردەواریە کراوە بە ڕێگایەک بۆ بازرگانیکردن و پارە لێکردنەوە لە خەزێنەی دەوڵات. یعنی حاڵەتێکی سەیرە زۆرێک لەو فلیمانەی کە هەیە بە پارەیەکی زۆر داهاتیشی نییە. یعنی تۆ لە هەموو دنیا فیلم ئەساسێنن داهاتێکی چایکیش بە دوای خۆیان نایێنن کە ئەکرێت وەکو سەرمایە کە ئەگەڕێتەوە بۆ ناونەتەوە کە بەکاری بەرێتەوە یا هەر هیچ نەبێت بۆ ناو کۆمپانیای فیلمسازیەکە ئەگەڕێتەوە بەردەوامی کۆمپانیەکان و هونەرەکەی لە ڕێوە بکات. ئێمە ئەوەشمان نییە بابەت پارەیەکی زۆر سەرفەکەین بۆ فیلمێک لە میرەجانێکە ئەیخینچێنین و دەریەکەوێت خەڵاتی وەرەگرێت و تەواو بۆ چییە؟ ئێستاش زۆرێک لەو بابەتانێکە لە کوردەواریە هەیە لای هونەرمەندان هەیە لای زۆرێک لە هونەرمەندان هەیە سینەمای کوردی هەیە یان نا. یعنی حاڵەتێکی سەیرە ئەگەر ئەوانەڵەن سینەمای کوردی پیشەسازیە باشە ڕاستەکەی و زیاتر مەبەستیشیانەوەیە کە لە فستیڤاڵ و حاڵەتە جیهانیەکانە بەشداری کرد. برادەرینە مەسەلەی فستیڤاڵ یەکێ لە گرنگیەکانی ئەوەیە هەر فستیڤاڵێک کە بکرێت ئەبێتە سەرچاوەیەکی بازرگانی سەرچاوەیەکی علمی کە لێەوە بۆ ساڵێک تحدیدی نەوعیەتی ئەو فلیماناکە کە خوازراوە لە عالەمە. مەسەلەن فستیڤاڵی کان فستیڤاڵی ئۆسکار ئەو فستیڤاڵانی کە زیاد لە هەزاران فستیڤاڵ لە جیهانە هەیە بەڵام دوو فستیڤاڵیان زۆر کاریگەرن کان و ئۆسکار. سێریکە ئەمانە لە لایە خۆیان دەرەخن کە سەرچاوەی سینەمان چونکە دەسەڵاتی سیاسی دائما ئەبێ دەسەڵاتەکانی تری لەگەڵ خۆیان بێنێ دەسەڵاتی هونەری بێنێت دەسەڵاتی ئابووری بێنێ لەگەڵ خۆیان وەکو ئێستای ئەو دەسەڵاتی کە بەسەر جیهانە خۆی سەپانوە دەسەڵاتی سەرمایەداری کە بتەوێت نەتەوێت ئێستا لە ئارا هەیە. سێریکە لەگەڵ ئەوەی کە دەسەڵاتی سیاسی هەیە دەسەڵاتی عەسکەری هەیە دەسەڵاتی هونەری هەیە دەسەڵاتی ئابووری هەیە دەسەڵاتەکانی تری هەموو بە دوای خۆیان هێنێ. تۆ فستیڤاڵێکەکەی لە کوردستانە چ ئەهمیەتێک هەیە چییە؟ بەڵام کەکان ئەکرێت یا ئۆسکار ئەکرێت تۆ بۆ ساڵێک جۆری خوازراوی فیلم لە عالەمە دیاریەکەیت جۆری خوازراوی فیلم. یعنی ئەگەر فیلمەکان لەو ساڵا بەو شێوەیە نەبێ خوازراو نییە. ئەو خوازراوبوونەش برادەرینە بەر لەوەی کە خوازرابوونی دەرهێنەر بێ خوازرابوونی دەسەڵاتە ئازیزان. سینەما بەر لەوەی من یەکشت ئەڵێم بۆ ئەوەی گرنگی سینەما لە جیهانی سەرمایە بیزانی هۆلیوود لەگەڵ کۆمپانیا ڕاند لەگەڵ ناسا بەشدارە. ئەو بابەتانەی کە پێویستەکە بە لێکۆڵینەوە ڕاند ئەیکات ڕاندیش فۆکۆیامای تیا دروست کرا ئازیزان کیسەنجەر تایە مامۆسا بووە. ڕاند هەر ئەوە نییە. ئەو کەرەسانەی کە جیهانی سینەما هۆلیوود پێویستەتی هەرچی کەرەسەیەکی تازەیە لە ناسا دروستەکرێ ئازیزان. ناسایەک کە فراوانکردنی عەقڵ فراوانکردنی مەودای جیهانەکەی تۆ لەلایەن ئەوە کرێت. ئازیز جان جیهانی ئەمڕۆ هەر ئاوا ئاسان نییە. جیهانی ئەمڕۆ دەسەڵاتە
ئەوەی کە ئەیبینی لە میرەجانەکانە دەسەڵاتی هونەریەکە دەری ئەخات کە من دەسەڵاتدارم دەسەڵاتداری هونەری تۆم کان ئەوەیە ئۆسکار ئەوەیە کە تۆ تیا بەشدارە بیت چیت تۆ فلیمێکە و هەموو پارەی نەکەی چی تۆ کە فستیڤاڵێ لێرە ئەەکەی چی کە تۆ حتا فلیمەکانیشی کەسێکی عادی نایبینێت وەرە زۆربەی ئەو فلیمانەی کە براونەتە فستیڤاڵە جیهانیەکان و وەریان گرتووە بزانە هەر عەرزیشەکەن ئازیزان زۆر وێرانترین لەوەی کە هەیە پێویستەکات پیاچوونەوە و بە خۆدارچوونەوەیەکمان هەبێ بە تایبەت دەسەڵاتی سیاسی بۆ لایەنی هونەری و سینەمای سینەما گەورەترە لەوەی کە بۆ ڕابواردن و سەرقاڵبوون بیکەیت ڕاستە هەدەفێک لە هەدەفی بەرهەمە سینەماکان سەرقاڵکردنە بەڵام برادەران دەسەڵاتی سیاسیە کە ئەوێ خەڵک سەرقاڵ کات بەرهەمێکی خات خۆراکێکە ئەو بەرهەمە سینەمایانەی کە ئەیبینی بەرهەمێکە کە جۆرێک لە عەقڵ پێویستێتی ئەو ئەقڵانەی کە ئاگیان لە دەوروبەر دابڕاو لە دەوروبەر بێ ئاگا لە دەوروبەر کراون ئازیزان سینەما ڕێگایەکە لە ڕێگاکانی دابڕاندن لە دەوروبەر زۆرێک لەوانەی کە سەیری فیلمەکانەکەن چیتر دەوروبەری خۆیان لا بێزارە بێت ئەبڕێن لە دەوروبەرەکەی ئەمە یەکێکە لە کاریگەریەکانی سینەما ئازیزان یەکێ لە کاریگەرەکانی سینەما ئینسانەکەت لە کۆمەڵگەکەی تۆیە وا لێکات کە خولیاکەی دەسەڵاتێکی تر بێت لە دەرەوەی خۆی بێت هەوڵیشی بۆ باکە پێی بگات خزمەتی بکات ئازیزان کاک سەرکەوت پرسیارێکی کردووە ئایا فیلمسازانی کورد هەر چاومان لە دەستی دەسەڵاتی کوردی بێت یا بازارێکی سینەمایی بۆ خۆمان دروستکەین باشترە ئازیزان دروستکردنی بازاری سینەمایی بە دروستکردنی کۆمپانیایەکی بەهێزی سەرمایەداری ئەبێت سەرمایەدار ئەبێت کە بتوانێت ئەو فلیمانە بکڕێتەوە ئەو فلیمانە لە بازارەکانە دیعایی بۆ بکە ئەو فلیمانە پروپاگەندەی بۆ بکە ئەو فلیمانە بگێنێتە ئەو شوێنانەی کە بینەری زۆرە سەرمایە بینەری زۆرە ئەو فلیمانەش کە ئەگەێنێت ئەو کۆمپانیایە هیچ کۆمپانیایەکی کوردی ناوێرە کاری وا بکە ئەسڵەن ناوێت سەرمایە ناخاتە سەر هونەری کوردیش کۆمپانیا دروستکردن بۆ ئەوەی فیلمی تیا کۆ بکرێتەوە و ببرێتەوە شوێنانێک کە پارەی ئەوێ سەرمایەکی باشی ئەوێ کەسانێکی ئەوێ کە بازرگان بن لە خۆبردوو بن ناساندنی نەتەوە لەسەر پارەوە بێت لەسەر دۆلارەوە بێت کە ئەوە هێشتا لە کوردەواریان نییە چ لە دەسەڵاتی سیاسیە کە ئێستا هەموو سەرمایە ئەوێ لە دەستیا بێت چی وەک سەرمایەدارێتی بچووکەکانی تریمان هەمانە لە بوارەکانی ترا بەڕاستی ئێڵێم وەکو کەسانێک کە پشتیوانی شێوەکاری ئەەکەن کەسانێکمان هەیە لەو بوارە بەڵام وەک ئەوەی کە مەجموعەیە سەرمایەدار هەڵسن کە ئەمە هیوام وایە کە کۆمەڵێک لە سەرمایەدار یەک بگرن بتوانن کۆمپانیایەکی هێنان و هەناردەکردنی فیلم لە کوردستانە بسازێنن کە بێتە سەرچاوەیەکی داهات چی بۆ ناوخۆ چی بۆ دەرەوە چونکە بێگومانە ئەو کۆمپانیایی کە هەڵەسێ بە دروست بە هەناردەکردنی فیلم ڕاستە پێویستی بە پارەیەکی تریشە لەسەرەوەی کە پارایە بە فیلمێک چ خۆی بەرهەمی بێنێ چ بیکڕێتەوە ئەو کەسە پێویستی بەوەیە پارەیەکی تر ئەو کەسە سەرمایەدارەکە لە دەرەوە پرۆپاگەندەی بازرگانی بۆ بکات لە کەناڵەکانەوە لە بازارەکانەوە بیناسیێنێ بە خەڵک دواییش اینجا فیلمەکەی عەرض کات و ئەو فیلمە بتوانێت فرۆشێت و سەرمایەکی بۆ بگەڕێتەوە بەڵام چی سەرمایەدارێکمان دەتوانێت ئەو کارە بکە برادەرینە سەرمایەدانان لە بواری هونەرە
کارێکە کە بە قوربانی دانی ئەوێت کە ڕەنگە دڵنیاشتانەکەم کە زۆر قازانجی هەیە. یعنی تۆ فیلمی ئەتوانی خۆ بیسازێنی کۆمپانیایەکی لەگەڵ ئەوەی کە بەرهەمهێنانی سینەمایش لەگەڵ یا دامەزرێنیت ئەتوانی خۆت فیلم بەرهەم بێنیت خۆت کۆمپانیاکەت هەڵسێ بە دوایەوەی لەگەڵ ئەوەی کە بەرهەمهێنانی سینەمایی دەیە لەگەڵیشا کۆمپانیایەکی هەناردەکردن و هێنانیش هەبێت. ئەو وەختە قازانجەکە ئەبێ بە دوو قازانج کولفە کەمەکەیتەوە ئەتوانی سوودێکی باشترە هەبێ. بەڵام ئایا ئێستا بازرگانە سیرمانەکە کە گوێی لە قسانە بێت دڵنیانتانەکەم ئێستا ڕاوە دۆلارەکە خەفەتی بە دوای هونەری کوردیەوە نییە ئازیزە. لەبەرەوە کا سەرکەوت ڕاستە بازاڕی سینەمایی پێویستی بە عەقڵێکە بێ کە بازار بناسێ، پێویستی بەوە هەیە کە لە پشتی ئەو عەقڵەوە کەسانێکە بن یارمەتی بات، کەسانی هونەری هەبن، دەقی باش هەبێت. دەقی باش وا ئەکا کە فیلمی باش بەرهەم بێت، فیلمی باش وا ئەکا کە خۆی پسە بێنە بەسەر بازاردا. ڕاستە فستیڤالەکان قازانجێکی باشی هەیە بەشداریکردن لە فستیڤالەکانە، ئەویش ئەوەیە کە ئەو فیلمە لە ڕێگە ئەو فستیڤالەوە ئەکرێ پروپاگەندەیەکی باش بێ بۆ ئەو کە تێچووی کەمە. تەسەورکە چونکە داوت لەلایەن دەوڵەتەکە یا بڵێن فستیڤالەکەەوە خۆیە تێچوت کەمە بێ بۆ گەیاندنی بەرهەمەکە بۆ ئەو شوێنە. بێگومانە ئیشێکی باشە بێ کە لە ڕێگای فستیڤالەکانەوە بتوانی بازار بۆ خۆ پەیاکەی. کاکی واسایی بێگومانە پێم وایە کە کوردەوە هونەرمەندانی کورد پەرتەوازن. ئازیزان تا ئێستا ئێمە سەندیکایەکی سینەماکارانمان نییە. یعنی ئەوە بەسیتریشتە ئەبوایە سینەماکاران بیریان لێکردایەتەوە بۆ دروستکردنی سەندیکایەکی سینەماکاران یا فیلم سازان کە ئەکرا هەمووی تیا کۆکەینەوە. ئەمە یەکێ لەو حاڵەتانە. بێگومانە پەرتەوازاشن بێگومانە لەوە زیاتر پەرتەوازان. کاک عوسمان ئەوە پرسێدارهێنەر هەیە تەنان لە یەک دراما بەشداری کرد و ئێستا دەها فیلمی کورتی هەیە بەداخەوە نەکدووان لە کورتە فیلمەکانی من بەڵکو هیچ شارزە بێگومانە هەمانە ئازی گیان. من باسی ئەوەم کرد کە دەرهێنەرمان زۆرێک لە دەرهێنەرانمان بۆنی پارە هێناوێنەتە بۆواری سینەماوە، نەک بۆنی هونەرەکە، نەک شەیدای هونەر بوو بێتن. ئەگەر شەیدای هونەر بوویتن بڕۆ ماڵەکەی سێرکە بزانە 20 فیلمی هەیە، بزانە چەند کتێبی کڕیوە، بزانە چی خوێنوەتەوە لەسەر سینەما، بزانە چەند فیلمی دیوە، بزانە چەند ساڵە بە دوای هونەرەوەی. ئازیز گیان زۆربەی زۆرێک لە هونەرمەندان و سینەماکارانی ئەمڕۆ بۆنی پارە هێناوێتی یا فاشلبوونی لە بوارەکانی ترا هێناوێتی ئەو بوارەوە. ئێمە هونەرمەندان هەیە خۆی بە عادیل ئیمام ناگۆڕێتەوە. ئەژڵێ من هی کوردم، بەڵام ئەگەر بە چاوێکی زانستی سێریکەیت دڵنیا دەکەم بە کۆمبارزیش نامەوێ، بە کۆمبارز لە پشتی کامێراشەوە وەک هەڵگری ئامێرەکانیش نامەوێت. ڕاستەکەی کاک عوسمان هەمانە و ئەشمان بێت بڵێن چی.